تایبەتمان هەبێت جودا بێت خۆمان و هیوادارم کە شێوازی کۆنسێرت کە شێوازێکی زۆر شارستانیەتیە ناو وڵاتە کوردستان بتوانرێت بەلایانی هەموو مانگێک کۆنسێرتی تایبەت ئەگەر مانگانە بێت هەفتانە بێت کۆنسێرت هەبێت بۆ خەڵک بتوانێت تکت ببڕێتی بێت گوێدە کۆنسێرت بێت شعری توانێت ئەوازی ئەمە نمونەی شارستانیەتی نەتەوەیەکە و هیوادارم کە ئەمانە هەری پێ بێت حکوومەتی کوردستان هەمیشە پاڵپشتی ئەم بابەتانە بێت و بزانێت کە هونەری کوردی هونەرێکی نەتەوەیە بەستی بەر لە هەموو شتێک لەبەرەوە ئێمە هەوڵ داوە کە ئەم ساڵ زنجیرە کۆنسێرتێک جام بدرێت لەگەڵ گروپی مەحفیل کە گاتووەتە کۆمەڵێ گەنجی ڕان و کچانی ڕانی کوردستان هەموو بەجگی کوردیەوە بە گۆرانی و بە مۆسیقای جوانەوە بتوان لە خزمەتی هونەری ئەگەر بۆمان بکرێت و ئەگەر پاڵپشتیوان هەبێت هەوڵ بدەین لە هەموو شارەکان لە هەموو بنەمای میلۆدی لەم کۆنسێرتەیە شانی زۆر شاعیرانی دووبێ کورد جعفر البرهان چەندین شاعری تر هەوڵ داوە لەناو گۆرانیەکاندا ئەم شاعیرانە هەمیشە درەوشاوە بن و هەمیشە ببنە مایەی مێژوێشی جوان و مێژوێشی ڕەسەن و مێژوەیەکی درەوشاوەی دیوان خۆشیدانە هیوادار هەمیشە مامۆستا ساڵی مەسئولشان شدی بەپێکە متابعەت زۆربەی گۆرانیەکانتان کردێت لە زۆربەی گۆرانیەکان لەناوی شعری کلاسیک هەڵدەبژێری بۆ گۆرانیەکان دیلی ئێستا لە شعری کلاسیک زۆر کەم تێدەگات یعنی بۆ تا ئێستا بیری لەوە نەکردو زۆرکە ئەو شعرانەی کە هەڵیان دەبژێری بۆ نمونە لە ڕێگەی کۆتەبیدیەک لە دوای گۆرانیەکان یان لە ڕێگای نووسداری خۆ بێ لەگەڵ شعرەکان بڵای پێ بۆەوەی تەفسیری شعرەکە یعنی خەڵک تێ بگەن بۆ نمونە هەندێک شعری ناڵی هەیە خەڵک تی ناگەن لەناو دۆ گۆرانی هەڵبژاردووە بە تایبەت گەنجان تی ناگەن بۆ هەوڵ نەداوە لە دوای کۆتایی هاتنی گۆرانیەکە هەندێک نەفسی ویدیۆکەدا بە نووسینێک بە پارچە نووسینێک شعرەکە شی بکرێتەوە بۆی خەڵک زیاتر پێگە زیاتر ئاشنایە بە هونەرێکە جەنابەت فرێسکەت پێگەچوو هەڵبژاردووە ئامانجی من لەوەدا کە هەمیشە باوەڕێ شاری شاعیران بەکارهێناوە کلاسیک و ئەمان شێوە هاوچەندەکانش بەکارهێناوە شعری فۆلکلۆر بەکارهێناوە شعری مۆدێرنی کوردی بەکارهێناوە ئەوانە هەمووی بوو نەمایە ئەوەی کە بەڵام ئەو شاعرانە تایبەتی خۆی هەیە وڵایی خۆی هەیە بە بۆچوونی منەوەیە کە گەنج بتوانێت خۆی بەداشتا سەرچ دنیای سەرچە لە هەموو دنیاە پێویستە تۆ گەنجێک بچێتە ناو کتێبخانە کتێبێ دەرکا کتێبی نانی دەرکا بخوێنێتەوە کتێبێکی نانی دەرکا لە ڕێگای گۆرانیەشی منەوە کە وشەیە پێناگە بگەڕ بەدواشتا ئەمە گرنگی شتە واتە هونەر ببێتە مایەی فێربوون بێتە مایەی پەروەردە بۆ بۆ کۆمەلگای ئێمە ئەمە گرنگەکەی بۆیە من نامێت هەموو ڕوونکردنەوەی من شوال لە نێتیڤیەوە مامۆستا لەو کۆنسێرتێک لە شاری مەهاباد ئەنجامیا لەوێ گروپی مەحفیل بۆ لەگەڵانە گروپی مکوریان کەسای مکوریان کە ئەمە بۆ من هەموو شارە کوردەکان چ مەهاباد بێ چ ئامەد بێ من بزانم لە هەر جێگایە گروپێکی جوان دروست بووە کوردستان بۆ من هەر کوردستان دیتر مەهاباد بێ یاخبەکر بێ قامشلێ بۆ هەر شوێنێ گروپێکی جوان دروست بێ بۆ من مای خۆشحاڵی بۆ من ئەمەیە ئەزانم کە وڵاتەکە و کوردستان بە هەر شوار بارچێکەوە ئەتوانن گرنگی ببن بۆ پرسیاری دوو هەمیشە بەڕاستی من هەمیشە بەوەتیمەڵام بەڵامی تر ئەم ماوەیە کە ئەوانش باوەڵێن کاریان کردووە منیش ماوەیەکی دوور کەوتووەش کرد بەڵام ئەمە هەمیشە بەوەتی نازانم چونکە ئەبێ پڵانەکە کەسێک هەوڵ بدا ئیشەکان جار بەیانێک وڵات وتەوە کۆتە هەندوو مەبڵارێکە بەڵام دوایەوەی ساگاداری کار بێک زەبەردەستە یەک پیاکۆ نزیکی چ لەگە یەک تێکستە تێکستی و شاعری گەورە کاتێنە ئەمەیان چۆن وڵاتەکان جارێ هەندێک جار هەیە قسات لە بەدەین و هەمیش من
هەمیشە ڕاستبوومێکم بەدەستەوە ساڵی ژێر چاپایە کە بریتە لە تقریبا 42 دقیقەیە گۆرانیە تیپی ئۆرکێستری فیلهارمۆنی ئۆرکێستری پراگ ئەمی لەداوە کە مۆسیقاکەشی کە کارزان محمود مۆسیقای لەداوەش کردووە و ئاوازەکانیش هەمووی پێک هاتووە لە سێ شاری مامۆسایی کەسی کە پرسیاری